ئایا بنەچەی ناوی شوێن چیا و ڕووبارەکان چیمان لەسەر ناسنامەی خەڵکی ڕەسەنی مەسۆپۆتامیا و دەوروبەری پێدەڵێت؟ لەگەڵمان بن بابەیەکەوە وەڵامی ئەو پرسیارە گرنگە وەربگرین. لە سە ساڵی ڕابردوودا چیرۆکێک بە ناوی مێژوو لە ناو دەستگا ئەکادیمی ڕۆژئاوایەکاندا لەسەر ئەم ناوچەیە دروست کراوە کە بە تەواوی تێگەیشتنمانی لەسەر بنەچەی زمان و ناسنامەی خەڵکی ڕەسەنی ناوچەکە لێڵ کردووە. بەڵام ئەگەر لە دەرەوەی ئەو تێگەیشتنە گەڵالە کراوەی ئەمڕۆدا سەیری بەڵکەکان بکەین، ئەوە بە تەواوی شتێکی تر دەبینی. با لە ناوی بەغداوە دەست پێ بکەین. لەوانەیە هەندێک کەس بڵێن ناوی بەغدا چۆن دەتوانێت دەستنیشانی ناسنامە و زمانی خەڵکی نێوان دوو ڕووبارەکەمان بۆ بکات. بەڵام ئەگەر بە شێوەیەکی زانستی و بە متمانەکردنە سەر بەڵگەکان ئەوە بکرێت، هەندێک جار ناوەکان زانیاری زۆر گرنگمان لەسەر زمان و ناسنامەی خەڵکی شوێنێک پێدەڵێت. بەغدا پایتەختی دەوڵەتی ئەمڕۆی عێراق و شارێکی دێرینە. شارەکە زیاتر لە 1200 ساڵ لەمەوبەر لەلایەن ئەبوو جەعفەری مەنسوورەوە کرایە پایتەختی دەوڵەتی عەباسی. ئەم بڕیارە و هەڵبژاردننی ئەبوو جەعفەری مەنسوور بۆ شوێنەکە هەر لە خۆیەوە نەبوو. بڕیارەکە پەیوەست بوو بە پێگەی جوگرافی شارەکەەوە. پێشتر نزیکی 900 ساڵ پێش عەباسیەکان لە نزیک شاری بەغدا شاری تەیسەفۆن لەلایەن ئەشکانیەکانەوە دروستکرا کە ئەمڕۆ بە سەلمان پاک دەناسرێت. تەیسەفۆن بۆ چەندەیەک سەربازگەی ئەشکانیەکان بوو، دواتر لە سەدەی یەکەمی پێش زایندا کرایە پایتەختی دەوڵەتی ئەشکانی. ئەمجا لە سەدەی سێمی زاینیدا کە ساسانیەکان دەوڵەتی ئەشکانی ئەشکان، ئەوانیش بەردەوامیاندا بە هێشتنەوەی تەیسەفۆن وەک پایتەختی دەوڵەتی ساسانی. واتە شوێنی شاری بەغدا دوور نەبوو لە پایتەختێکی مێژوویەوە کە دوو ئیمپراتۆریەتی ئەشکانی و ساسانی بە پایتەختی خۆیاندایان نابوو. واتە ئەو شوێنەی کە عەباسیەکان هەڵیان بژاردبوو بۆ دروستکردنی پایتەختەکان دوور نەبوو لە پایتەختی دوو ئیمپراتۆریەتی پێشتر. ئەو شوێنەی کە هەڵبژێرا بۆ پایتەختەکە، ئەو شوێنە شوێنێکی ناسراو بوو، پێشتر لە سەرچاوەکانە بە بەگدادە ناوی تۆمار کرابوو. بەڵام عەرەب لەبەرەوەی پیتی گەی نەبوو، هەر لە سەرەتاوە ناوەکەیان گۆڕی بە بەغداد. جگە لەوە عەباسیەکان ناوێکی عەرەبیشیان بۆ شارەکە هەڵبژارد و نایاننا مەدینەتە سەلام و چەند ناوێکی عەرەبی تریش هەر بۆ شارەکە هەڵبژێرا بوو. هۆکارێک هەبوو بۆم ناوگۆڕینە. گەر بە سەرچاوە عەرەبیە ئیسلامیەکاندا گەڕین کە ژمارەیان زۆرە لەسەر شاری بەغدا، ئەوە ئەو هۆکارەمان بۆ ڕوون دەبێتەوە. دەبێت ئەومان بیر نەچێت بۆ لێکدانەوەی ناوە دێرینەکان پێویستمان بە سەرچاوەی مێژووی و زمانەوانی دەبێت. بێ بەکارهێنانی ئەو سەرچاوانە ناتوانین بگەینە ئەنجامێکی زانستی. ئەگەر بۆچوونەکان هەر بۆچوونی خۆمان بێ، ئەوە دەبێتە ڕاو بۆچوونی خۆمان و سوودێکی ئۆتۆی نابێت. بەڵام بەکارهێنانی ئەو سەرچاوانە و هەر سەرچاوەیەکی تری دێرین لەسەر ناوەکان، ئەوە دەتوانێت بمانگەێنێتە ئەنجامێکی زانستی. خۆشبەختانە سەرچاوەیەکی زۆر مێژوویی و زمانەوانی لەسەر ناوی شاری بەغدا هەیە. گەر بۆ سەرچاوە ئیسلامیەکان بگەڕێینەوە، ئەوە ئەو بابەتەمان بۆ ڕوون دەبێتەوە. چەندین سەرچاوی ئیسلامی لەسەر ناوی بەغدا قسەیان کردو. بۆ نمونە یەکێک لەو سەرچاوانە پەرتووکی ناسراو بە ئەلبولدان، واتە وڵاتانی ئەبوو عەبدوڵڵای هەمەدانیە کە بە ئیبن فەقیه ناسراوە. ئەم زانایە لە ساڵی 950 زاینیدا کۆچی دوایی کردو. زیاتر لە 1000 ساڵ لەمەوبەر ئەم زانایە سەبارەت بەغدا دەڵێت
هەندێک لە زاناکان دەڵێن بەغدا و پێشی دەگوترێت بەغدان و هەروەها مەدینەت السەلام واتە شاری ئاشتیشی پێدەگوترێت. ئەو بەردەوام دەبێت لەسەر قسەکانی و لە دەمی خەڵکی ترەوە دەڵێت. موسای کوڕی عەبدولحەمیدی نیسایی گوتوویەتی کە من دانیشت بووم لەگەڵ عەبدولعەزیزی کوڕی دوعات کاتێک کە پیاوێک هاتە لای و گوتی تۆ خەڵکی کوێیت؟ گوتی بەغداد. گوتی مەڵێ بەغداد لەبەرەوەی کە بوخ بتە و داد بەخشینە، لە بریەوە بڵێ شاری ئاشتی، خوداوەند ئاشتیە و شارەکان گشتی مڵکی خۆین. واتە بەپێی ئەم زانایە ناوەکە بەغداد و بەغدان بووە و ئەو دەڵێت مانای بەخشینی خوداوەندی بدەدات. بەپێی ئەم لێکدانەوەی و وشەی بەک عەرەب کردوێتی بە بەغ و داد مانای دانیان بەخشین دەدا. هەروها ئەبوو مەنسووری جەوالیقی نزیکی 900 ساڵ لەمەوبەر ئاماژە بە ناوی بەغدا دەکات لە پەرتووکەکەیدا بە ناونیشانی المعرب من كلام الأعجمي واتە بە عەرەبکراو لە وتەی عەجەمی. ئەویش ئاماژە بە دوو ناو دەکات، بەغداد و بەغدان. تەنانەت بۆ دڵنیاکردنەوەی ئەوەش نمونەی هۆنراوەیەکی عەرەبی دەهێنێتەوە کە شارەکەی بە بەغدان ناوهێنەوە. شعرەکەش بەم جۆرێ: یا لەیلەتین خورسەت دەجاجی طەویلەتەن ببەغدانە ما کادت عن الصبح تەنجەلی. ئەم بۆچوونە لە چەندین سەرچاوەی تردا دووبارە بۆتەوە. بۆ نمونە زانای مەزنی کورد ئەبوو فیدای ئەیوبی لە پەرتووکەکەیدا ئەویش دیسان بە ناوەکانی بەغدان و بەغداد ناوی دەهێنێت. واتە زۆربیان لەسەرەوە کۆکن کە ناوەکە بریتی بووە لە بەغداد و بەغدان و خەلیفەی عەباسی ناوی شاری ئاشتی مەدینەت السەلامی لێناوە لەبەرەوەی کە حەزیان بە مانای ناوی شارەکە نەکردو. هەمووشیان وشەی بەغداد دەکەن بە دوو بەشەوە، بەغ و دات یان دان. بەشی یەکەم بت و بەشی دووهەم دان یا دات بە مانای بەخشین. چەند لێکدانەوەیکی تریشان، بۆ نمونە دەڵێن باغ و دات کە باخ بە مانای باخ و داد بە مانای کەسێک کە ناوی دادووە. هەروەها دەژڵێن کە بازرگانانی چینی ڕویان کردوتە بەغدا و قازانجیان لەوێ کردو و پاشای چین لەو سەردەمەدا ناوی بوغ بووە و دواتر گوتویانە ئەوە بەغژینی بوغە کە کردومانە. هەوڵی تریش دەدرێت بۆ لێکدانەوەی ناوەکە، بەڵام هەموو هەوڵەکان لە بازنەیەکی ڕای کەسیدا دەمێنەوە گەر پشت بە سەرچاوەکان نەبەسرێن. بەو جۆرە چەند هەوڵێک دراوە بۆ لێکدانەوەی ناوەکە و زۆربەی ئەم لێکدانەوانە سەر ڕایجیاوازیان هەوڵ دەدەن بنەچەی ناوەکە بگەڕێنەوە بۆ زمانی فارسی. بەڵام سەرچاوە دێرینەکان ئەو بۆچوونە هەڵدەوەشێنەوە لەبەرەوەی ناوی بەغداد نزیکی 3800 ساڵ لەمەوبەر لە سەرچاوەی یاسایی بابلیدا تۆمار کراوە. واتە ئەگەر ناوەکە 3800 ساڵ لەمەوبەر تۆمار کرابێت ئەوە مێژووەکەی دەشێت زۆر لەوە دێرینتر دەبێت. ئەگەری فارسی بوونی ناوەکە هەڵەیە لەبەرەوەی فارسەکان نزیکی 2500 ساڵ لەمەوبەر بوون بە دەسەڵاتێکی بەهێز و بەپێی سەرچاوەکانیش بۆ یەکەم جار لە مێژوودا 2800 ساڵ لەمەوبەر ناویان هاتووە. بەڵام ناوی بەغدا 3800 ساڵ لەمەوبەر تۆمار کراوە. واتە وەختێک کە ناوی بەغداد هەبووە فارسەکان بە هیچ شێوەیەک ناویان لە ناو تۆماری مێژوویدا نەبوو و بە هیچ شێوەیەک لەو ناوچانەدا نەبوون. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەگەر ناوی بەغداد ناوێکی فارسی نەبێت زمانی کام نەتەوەی. سەرچاوە زمانەوانیەکان لەوە دەچێت وەڵامی بەشێکی ئەم پرسیارە بدەنەوە. سەرچاوەیەکی زمانەوانی هەیە کە تایبەتە بە زمانە بەناو ئێرانیەکان کە من لەگەڵ ناوەکەی دانیم و ناوی زاگرۆسیم بۆ بنەشەی زمانی کوردی داناوە و ئێستاکەش دەردەکەوێت بۆ ئەو ناوە دروست نییە. بەڵام با سەیری سەرچاوەکە بکەین. ئەم سەرچاوەیە لەلایەن پرۆفیسۆرێکی زمانناسی جیهانیەوە نووسراوە بە ناوی تاڤێرنی و پەرتووکەکەی لە یەکێک لە دەستگا ئەکادیمیە جیهانیەکان بڵاوکراوەتەوە. لەم پەرتووکەدا بێ ئەوەی کە ئاماژە بە ناوی شاری بەغدا بکرێت وشەکانی بەغداد و بەغدان تۆمار کراون و لێکدانەوەیان بۆ کراوە. وشەکان هەردووکیان بە شێوەکانی بەگدانە و بەغداتە بە مانای بەخشینی خودا یا بەخشینی کەسی مەزندێن. تاڤرنی وشەی بەگەی بە خودا پیاوی گەورە لێکداوەتەوە. وشەکە لە زمانی مادیدا هەردوو ماناکەی هەیە. لە کوردیدا تەنها مانای دووهەمیانی ماوە و بەک کەسی گەورە و وەک خۆی نەگۆڕاوە. وشەی دووهەم دات یاخوددان مانای بەخشین دەدات. ئەو لە پەرتووکەکەیدا ئاماژەی بە هەردوو وشەکە کردووە
بە شێوەکانی داتە و دانە بە مانای بەخشین. واتە لێکدانەوەی ئەم زانایە بۆ ناوەکانی بەغداد و بەغدان هەمان مانای ناوی شاری بەغدان دەدەن کە سەرچاوە ئیسلامیەکان ئاماژیان پێکردو. واتە تاڤێرنی بێ ئەوەی کە ئاگادار بێت پشڕاستی ئەو بۆچوونەی سەرچاوە ئیسلامیەکان دەکاتەوە کە دەڵێن مانای بەخشینی خوداوەندی بدەدات. ئەوەی ئەو بۆچوونەی تاڤێرنی دووبات دەکاتەوە شارەکە ناوی بەغداد و بەغدان بووە کە هەردووکیان مانای دانیان بەخشینی خوداوەندن. واتە یەکەم بەگ و دووهەم دادیان دان مانای بەخشین دەدات. بەڵام لەبەرەوەی کەوشەی بەگ دێرین بووە سەرچاوە ئیسلامیەکان وەک ئاماژە بە خوداوەندی بت لێکدانەوەیان بۆ کردووە. لەبەرەوە عەباسیەکان ئەو ناوەیان لا پەسەند نەبووە و چەند سەرچاوەیەکی ئیسلامی ئاماژەی بەوە کردووە کە خەڵکەکە حەز بە مانای ناوی بەغدان ناکەن. لە ڕاستیدا هەرچەندە مانای خوداوەندی وشەی بەگی مادەکان لە کوردیدا نەماوە، تەنها یەک لە ماناکانی ماوە کە مانای لۆرد یا کەسی مەزن دەدات، بەڵام ماناکەی تری لە زۆربەی زمانە سلافیەکاندا هەیە. لە زمانی رووسی، کرواتی، پۆڵۆنی، بولغاری و چەندین زمانی تردا بە شێوەی بۆک ماوە بە مانای خوداوەند. ئەوەی کە ڕاستی کوردی بوونی ناوی بەغداد دەسەرمێنێت بەشی دووهەمی ناوەکە دان لە فارسی و پەهلەویشدا دەبنە دادن، بەڵام لە کوردی ئەمڕۆ و لای زانای زمانەوان تاڤێرنیش وشەیدان تۆمار کراوە بە مانای بەخشین، کەواتە ناوەکە هەر کوردی بوو و لە سەردەمی مادەکاندا هەمان مانای هەبوو. لە ڕاستیدا ئەم ڕۆناوی هاوشێوەمان لە زمانی کوردی داماوە، ناوی خودادات یان خوادات کە ناوی یەکێک لە مەقام بێژە مەزنەکانی کوردی خەڵکی خانەقینیشە هەمان مانای بەغداد دەدات، واتە بەخشینی خوددا. بەڵام خودادات ئەمڕۆ قوبوڵکراوە لەبەرەوەی کە خوددا ئاماژەیە بە خودای تاقوتەنیا نەکبت هاوشێوەی بەک بە مانا دێرینەکەی. جگە لەوە مادەکانیش جگە لە ناوی بەغداتە و بەغدانە ناوی میتراداتەشیان هەبووە کە مانای بەخشینی میترا دەدات. ئەم ناوە لە ناو قەواڵەکانی هەورامانیشدا وەک ناوی کەسێک تۆمار کراوە کە لە کڕینی ڕەز و باخەکەدا ناوی هاتووە، کەواتە ناوەکە لە زمانی مادیدا هەبوو. بەڵام بەپێی ئەو مێژووی ئەمڕۆ بۆ ناوچەکە نووسراوە مادەکان نزیکی 3000 ساڵ لەمەوبەر هاتوونەتە ناوچەکە. ئەگەر ناوی بەغداد و بەغدان بە زمانی مادی مانایان هەبێت و تەمەنی ناوەکان 3800 ساڵ بێت، ئەمە لەگەڵ ئەو مێژووە ناگونجێت کە بۆ مادەکان نووسراوە. بەپێی سەرچاوەکان مادەکان نزیکی 2800 ساڵ لەمەوبەر لە ڕۆژهەڵاتی مێسۆپۆتامیادا دەرکەوتوون. بەڵام ناوی بەغدا زیاتر لە 1000 ساڵ پێش مادەکان لە تۆماردا هەیە. ئەی کەواتە چۆن دەبێت وشەکە بە زمانی مادی و کوردی نوێش مانای هەبێت کە مات لەوێ نەبوو بێتن و بەپێی ئەو تێگەشتنەی ئەم ڕۆژ بێت کوردیش لەوێ نەبوو. هەروەک لە سەرەتایی ئەم بەرنامەیەدا ئاماژەم پێکرد، دۆزینەوەی بنەچەی ناوی شوێنەکان دەشێت تێگەیشتمان بۆ زۆر بابەتی مێژووی بگۆڕێت. ناوی بەغداد ناوێکی دێرینە و ئەم دۆزینەوە بە ئاشکرا ئەو مێژوەمان بۆ هەڵدەوەشێنێتەوە کە ئەمڕۆ بۆ ناوچەکە نووسراوە. ناوەکانی میردات و خودادات دوو ناوی کوردین و ئەمڕۆ بەکاردێن و هەروەها هاوشێوەی ناوەکانی بەغداد و بەغدان و هەمان مانای سەردەمی دێرینیان هەیە. واتە بابەتی زمانمان یەکلا کردەوە، بەڵام وەک پێشتر ئاماژەم پێکرد ئەم دۆزینەوە زمانەوانیە لەگەڵ ئەو تێگەیشتنە مێژوویەی ناوچەکە ناگونجێت کە گوایە مادەکان نزیکەی 3000 ساڵ لەمەوبەر لە ناوچەکە دەرکەوت بێتن. کەواتە ئەم نەگونجانیە چۆن چارەسەر بکەین؟ لە ڕاستیدا مێژوونووسێکی بابلی نزیکەی 2400 ساڵ لەمەوبەر ئەم کێشەی بۆ چارەسەر کردووی. ئەم کەسە ناوی بیرۆسوزە و خەڵکی بابلە و نزیکەی 2400 ساڵ لەمەوە پێش وەک ئاماژەم پێکرد مێژووی دەڤەرەکەی خۆی نووسیوە. ئەم کەسایەتیە کەسایەتیەکی زۆر تایبەت بە و دواتر زیاتر لی تێدەگەین. بیرۆسوس مێژوونووس ئەستێرەناس و پیاوی ئاینی بابلی بوو و ئەو دەستی بە ئارشیفی مێژووی شار و دەڤەرەکەی خۆی گەیشتووە. بیرۆسوس خۆی کلدانی بووە و ناوی بەرعۆثا بووە، بەڵام لە سەرچاوی یۆنانیدا ناوی تۆمار کراوە، لەبەرەوە بەرعۆثا کراوە بە
بیرۆسوس. ئەم زانایە لە سەردەمی حکومڕانی یۆنانیە سلوقیەکاندا پەرتووکی لەسەر سەرەتای مێژووی بابل و ئەستێرەناسی نووسیوە لە سێبەرگدا. ئەو هەرچەندە خۆی کلدانی بووە، بەڵام یۆنانی زانیوە و پەرتووکەکەی بەو زمانە نووسیوە. زۆر گرنگە کە ئاگاداریەوە بین کە خۆی کلدانی و خەڵکی بابل بووە، بەڵام پەرتووکەکەی بە زمانی یۆنانی نووسیە. واتە ئەو پەرتووکەکەی بۆ خوێنەری زمانی یۆنانی نووسیە و بە شێوەیەک نووسوێتی کە خوێنەری ئەو زمانە لی تێبگەن. پەرتووکەکانی بیرۆسوس بزرن، بەڵام لە ناو سەرچاوە دێرینە یۆنانیەکاندا ئاماژە بە بۆچوونی ئەو کراوە. ئەوەی کەمایی سەرنجە ئەو دەڵێک کە دوای لافاوەکە سەرەتا پادشاکانی بابل 86 بوون. 84یان ماد و 2یان کلدانی، واتە ئەو بناغی مێژووی بابلی بۆ ماگەڕاندوێتەوە. ئەمە بە تەواوی پێچەوانی ئەو مێژوویە کە ئەمڕۆ لە جیهاندا باوە. باشە پرسیارەکە ئەوەیە، ئایا دەشێت کەسێکی بابلی زانا و مێژوونووس مێژووی شار و دەڤەرەکەی خۆی نەزانی بێت کە ئەو کات ئەرشیفی گەورەی زانیاریان هەبوو لەوێ؟ لە ڕاستیدا بیرۆسوس هەڵی نەکردووە، بەڵکو ئەوە جیهانە کە لەو زانا و مێژوونووسە مەزنە نەگەیشتووە. من لە دوو پەرتووکدا ئەم بابەتەم ڕوون کردوتەوە، کورتچێ و مێژووی بزر و نەجێڕاوی کورد. لەوێدا ئاماژەم بەوە کردووە کە بیرۆسوس پەرتووکەکەی بۆ خەڵکی یۆنانی نووسیوە، لەبەرەوە ناو و دەستەواشەکانی بەپێی تێگەیشتنی ئەوان نووسیوە. ئەو سۆمەریەکانی بەمات ئاماژە پێکردووە، لەبەرەوەی کە ئەو وەک یەک نەتەوە بینیونی و ویستوێتی لە بری ناوی سۆمەری کە بۆ یۆنانیەکان نامۆ بووە ناوی ئەو خەڵکە بەکاربێنێت کە لەو سەردەمەدا سەدەی چوارەمی پێرزین یۆنانیەکان پێی ئاشنا بوون و هاونەتەوەی سۆمەریش بوون. کەواتە وەک بینیمان بە پێی مێژوونووسی کلدانی خەڵکی بابل بیرۆسوس سەرەتای پادشایەتی بابل مادەکان بوون کە ئەو مەبەستی لە سۆمەریەکان بوو و بەمات ئاماژەی پێکردون. بەڵام ئێمە ڕوونمان کردەوە کە ناوی بەغدا کوردی و مادیە و بەو دوو زمانەمان نایهێ، ئەی بۆ کورد لەو سەردەمەدا باز نەکراوە. ڕاستیەکەی ئەوەیە کە کورد نەتەوەیەکی زۆر دێرینە و وەک نەتەوە نوێکان نییە کە یەک ناوی بە درێژایی ئەو مێژووە کورتەی هەبێت، هاوشێوەی فارس و تورک. سەرچاوەکانی دواتر بەڕوونی ئاماژە بەوە دەکەن کە کوردەکان مادەکانن. بۆ نمونە لە پەرتووکی کرۆنۆلۆجی میخائیلی سریاندا کە قەشەیەکی سریان بوو لە سەدەی 12دا ژیاوە، ئەو هەتا وەکو ڕووداوەکانی سەدەی 12 ئاماژە پێدەکات. لە پەرتووکەکەیدا چەندین جار بە کورد دەڵێ مات، واتە شەڕی کورد و تورک بە شەڕی ماد و تورک ئاماژە پێدەکات. هەروەها هەیتومی کریاکۆسیش نزیکەی 700 ساڵ لەمەوبەر بە هەمان شێوە ئەویش بە سەلاحەدین و ئەیوبیەکان دەڵێت ماد و دواتر دەڵێت ئێستاکەش پێیان دەڵێن کورد. جگەلەوە تەنانەت ولیەمی تایر یان ولیەمی سوور کە یەکێک لە مێژوونووسی خاچپەرستەکان بوو و خەڵکی قودس بووە، ئەو ئاماژە بەوە دەکات کە لە یادەوەری ئەواندا ماوە کە شاری ئورفە مادی بوو پێش ئەوەی کە تورکەکان بگرن. پێش تورکەکان ئەو ناوچانە بەدەست دەوڵەتی مەروانیەوە بوو، واتە ئەو بە مەروانیەکان دەڵێت مات. وەک بینیمان ناوەکانی بەگداد و بەگدان دوو ناوی کوردی و مادین و تەمەنی ئەم ناوە 3800 ساڵە. هەروەها بیرۆسوس پاشا سەرەتایەکانی بابلی بەمان لە قەڵەمداوە. ئەمە هیچ لێکدانەوەیکی نییە جگەلەوەی کە بیرۆسوس سۆمەریەکانی بەمان داناوە. ئەمەش لەبەرەوە بووە کە ئەو پەرتووکەکانی بە زمانی یۆنانی و بۆ خوێنەری یۆنانی نووسیوە. هەروەها چەندین سەرچاوە ماخستە ڕوو کە تێیدا کورد بەماد لە قەڵەم دراوە. بەو جۆرە ئەگەر سۆمەریەکان ماد بن و مادەکانیش کورد بن کەواتە بەخستنەبری سۆمەریەکان هەر کوردی دێرین بوون. وەک ڕوون بووە ناوی بەغدا ناوێکی کوردی و مادیە و بەو زمانە لێک دەدرێتەوە. ئەوە زمانی خەڵکی ڕەسەنی نێوان دوو ڕووبارەکە بوو و سەرچاوە مێژووی و زمانەوانەکان پشتگیری لەو تێگەیشتنە دەکەن. جگەلەوە سۆمەریەکان لە سەرچاوەکاندا بەماد لە قەڵەم دراون و مادەکانیش بە کورد. ئەمە دیارە بۆچوونی ئەمە نییە، بەڵکو سەرچاوە مێژوویەکان پشتگیری دەکەن کە تەمەنیان نزیکەی 2400 ساڵە. بەڵام هەر ناوی بەغداد نییە، با سەیری ناوی ڕووباری دیجلەش بکەین. ئەم ڕووبارە یەکێکە لە دوو ڕووبارەکەی سەرخاکی نێوان دوو ڕووبارەکە و لە سەردەمی دێرینەوە لە سەرچاوە دێرینەکاندا ئاماژەی پێکراوە. کۆنترین ناوهێنان هی سۆمەریەکانە کە پێیان گوتووە ئیدیگنە و هەروەها ئەکەدیەکان پێیان گوتووە ئیدیکلە
کە مانای بە زمانی ئەکەدی مانای خێرا دەدا. ئەوەی مای سەرنجە پلینی 2000 ساڵ لەمەوبەر کاتێک ئاماژە بە سەرچاوی ڕووباری دیجلە دەکات دەڵێت چەمەکە هەر کە دەستی بە ڕۆیشتن کرد هەرچەندە ڕەوتی خاوە ناوی دیگلیتۆیە. کاتێک خێراتر دەبێت ناوەکەی دەبێتە تیگرە کە بەهۆی خێراییەکەیەوە پێی دراوە. ئەو وشەیە بە زمانی مادی مانای تیر دەدات. وەک دەبینرێت ئەمڕۆ کە لە ئەوروپا بە زمانی ئینگلیزی پێی دەگوترێت تایگرس، ئەوە لە وشەی تیگرەی مادی هاتووە کە مانای تیر دەدات و PTC لاتینی چۆتە سەر. بەڵام بەهۆی کاریگەری دەسەڵاتی ئەکەدی و دواتریش ئاشووریەوە ناوی دیجلە لە ناوچەکە تا زاڵ بووە. سەرڕایەوە ئەوروپیەکان وشەیەکی کوردی کۆن بەکاردێنن کە تیگرەیە بۆ ئاماژەکردن بە ڕووبارەکە. ناوی تریش لە ناوچەکەدا هەیە. بۆ نمونە زنجیرە چیای ئەلبورس کە ئەمڕۆ لە ناو وڵاتی ئێراندا. ناوەکە لە ئاوێستادا بە هەرە بەرزایەتی تۆمارکراوە. بیرمان نەچێ وشەی بەرز وشەیەکە کە لە زمانی مادیدا تۆمار کراوە. زنجیرە چیای ئەلبورس ئەمڕۆ کە لە ئێراندایە و لە ڕابردوودا ناوەکەی هەرە بەرزایەتی بووە، چیایەکی تێدایە بە ناوی دەماوەند کە دا 200 ساڵ لەمەوبەر بەسرا بووە بە کوردەوە. وەک ئاماژەمان پێکرد زنجیرە چیای ئەلبورزی ئەمڕۆی ئێران لە ئاوێستادا بە هەرە بەرزایەتی ناوی هاتووە. وشەی بەرز وشەیەکی مادیە و هەروها چیای دەماوەند هەتاوەکو 200 ساڵ لەمەوبەر بەسراوەتەوە بە کوردەوە. جیمس مۆریە ئاماژە بۆ دەکات کە ئەو لە گوندی دەماوەند بۆ لای چیای دەماوەند کە سەر بە زنجیرە چیای هەرە بەرزایەتی یان ئەلبورزە لەوێ فیستیڤالێک کراوە بە ناوی جەژنی کوردی کە ئەو لە فارسیەوە وەری گرتو و بە عیدی کوردی ناوی هێناوە و خەڵکەکە جەژنیان کردووە و ئاگریان لەسەر ماڵەکانیان کردوتەوە. واتە فیستیڤالی پایزەی ناوچەی دەماوەند کە نزیکی تارانی ئەمڕۆیە بەسراوەتەوە بە کوردەوە. ڕاستیەکەی نەک ناوی هەرە بەرزایەتی و جەژنەکەی دامێنی چیای دەماوەند، بەڵکو ناوی دەماوەندیش هەر گۆڕاوی زەماوەندە لەبەرەوەی کە فارسەکان PTZ کوردی دەکەنە د. ئەمەش دیاردەیەکی نوێنیە و کۆنە و لە فارسی کۆنیشدا وشەی بەرزی مادی لای ئەوان بەرد بووە. بەو جۆرە دەماوەندیش لە بنەچەتا زەماوەند بوو بە ناوی ئەو جەژنەوە ناودراوە کە کورد لە دامێنی چیاکەدا جێڕاوێتی. بۆ کوردی دێرین یاخود مادەکان چیای هەرە بەرزایەتی کە ناوەکەی کوردیە گرنگ بووە و بەپێی سەرچاوە دێرینەکان هەموو ڕێژەی یەکەم جار خوداوەند میسرا لە چیای هەرە بەرزایەتیەوە دەردەکەوێت. دەبێت ئەوە بزانێت کە ناوی میترا یاخود میسرا چەندین جار لە زمانی مادیدا تۆمار کراوە. بۆ نمونە داتە میترا یان میتراداتە بە مەنای مێردات واتە بەخشینی میترا. مەزە میترا لە کوردی تا دەبێتە مەسە میترا یاخود میترای مەزن. میترا بارە واتە بارە لەسەر میترا. میترا بەرزانە ئەوە ڕێک کوردیە. میترا پەنا کە ئەمڕۆ ئەڵین خوا پەنا بە هەمانمانە مادەکان بەکاریان هێناوە. میترا پاتە واتە میترا پاسە میترا ئەپارێزێت. سەجەرە میترا واتە لە سەجەرەیەکی میتراییە. چەندین وشەی تریش هەن. تەنانەت سێ هۆزی کوردیش لە سەدەکانی ناوەڕاستدا پێکهاتەی ناوەکان میترای تێدا بوو و بە شێوەکانی هەستامیهری، بەندامیهری و میهرکی تۆمارکراون. جگەلەوە لە قەواڵەکانی هەورامانیشدا ناوی میهرابەندەک و میردات هاتووە کە هەردووشیان پەیوەستن بە ناوی میتراوە و لە سەردەمی مادەکانیشدا هەبوون. بەو جۆرە کە لە ناوی دێرینی شوێنەکان دەکۆڵینەوە ئەو مێژووە گرێدراوەی کورد بە خاکەکەوە لە زۆر ڕووی فەرهەنگیەوە دەکەوێتە ڕوو. بۆ نمونە ناوی ئازربایجان لە بنەچەدا ئاتەرپاسیان بوو، ناوێکی کوردی بوو لەگەڵ سەردەمدا گۆڕاوە. نزیکی 2000 ساڵ لەمەوبەر مێژوونووس و جوگرافیناسی یۆنانی سرابۆ سەبارەت بە وڵاتی ماد و بەشەکەی سەرەوەی دەڵێت. بەشەکەی تری میدیای ئاترۆپاتیانە. ناوەکەی لە ئاترۆپاتەوە سەرکردەیەک کە نەیهێش ئەو وڵاتە کە بەشێکە لە میدیای گەورە بکەوێتە ژێر دەسەڵاتی ماسیدۆنیەکان یاخود یۆنانیەکان. کاتێک کە ئەو کرا بە پاشرا سربەخۆیی وڵاتەکەی ڕاگرت، ئەوانەی دوای ئەو لەسەر هەمان ڕێچکە بەردەوامن. سرابۆ لێکداونەی بۆ ناوی ئەو پادشا مادە کووردە نەکردووە، بەڵام گەر سەیری فەرهەنگی مادی و کوردی بکەین ناوەکەمان بۆ ڕوون دەبێتەوە.
وشەی ئاتەر وشەیەکی مادی و کوردیە بە مانای ئاگر، مادی ئاتر و کوردی ئاتەر. وشەی پاتی مادی هەر هەمان وشەی پاسی کوردی و مانای پاراستن دەدا. یاونە لە زمانی مادیدا هاوشێوەی یانە مانای شوێن دەدات لە کوردیدا. لەبەرەوە یان وەک پاشگر ئاماژەیە بە شوێن وەک گەرمیان. بەو جۆرە ئاتەرپاسیان بە زمانی مادی و کوردی مانای شوێن وڵاتی ئاگرپارێزەدا کە ئاتەرپاس ناوی پادشا کوردە مادەکە بوو و بە ناوی خۆی ناونراوە کە خۆی توانوێتی لە سەردەمی یۆنانیەکاندا وەک تاکە وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سربەخۆیی بپارێزێت. لە سەرەتای ئەم بەرنامەیەدا پرسیارێکمان کرد، ئایا بنەچەی ناوی شوێن ڕووبار و چیاکان چیمان پێ دەڵێت لەسەر ناسنامە و زمانی خەڵکی ڕەسەنی مێسۆپۆتامیا و دەوروبەری؟ وەڵامەکە ئەمەیە، خەڵکی ڕەسەنی ئەم ناوچەیە کورد بووە و ئەوان دێرینترین خەڵک بوون و ئەو زمانەش زمانی کوردی دێرین بووە. هەموو لێکدانەوەکان ئەوە دەخەنە ڕوو کە کۆنترین نەتەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کووردە. ئەمەش هەر قسە نییە. کاتێک دەچیتە بنەچەی ناوە دێرینەکانی ناوچەکە بۆمان دەردەکەوێت کە بەشێکی باشی ئەم ناوانە کوردین. هەروەها لەگەڵ لێکدانەوەی ئەم ناوانەدا مێژوو فەرهەنگێکی دێرین و زمانێکی دێرینی ئەم نەتەوە دەکەوێتە ڕوو. ناوەکانی وەکو بەغداد و ئاتەرپاسیان، تیگرەی دیجلە و کێلەشین و چەندی ناوی تر شایەتی ئەو ڕاستیان. بەرنامەی خۆناسین لە هەر ئەڵقەیەکدا هەوڵ دەدات بەشێک لەو مێژووە دەوڵەمەندە بە خۆمان و نەوەکانمان بناسێنێت. ئەوەش بە ئامانجی ئەوەی کە بە شێوەیەکی زانستی خۆمان بناسی. خۆناسینێک کە وەک ئەوەی هەبووین و هەین، نەک وەک ئەوەی کە بۆ ئامانجی سیاسی ڕوخسارێکی درۆینیان لە 100 ساڵی ڕابردوودا بۆ دروست کردوین. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.